سڵاوتان لەبێت ئەمڕۆ هاتوومەتە بەنداوی دوکان. ئەمڕۆ ئەمانەوێت ئەو ناوچانە ببینین کە کەم کەس هەیە بینی بێتی و ڤیدۆکەش دابەزێنم وەڵە لەوانەیە هەندێک کەس بەڕەخنە ژۆرێک دەبڵێ مەچی ئەم ڕۆژێ بەس بەدەست خۆمانیە زۆر مەخۆش. ئومێد دەکەن بە سەرڕێژی ئەم جارە ببینین. شوێنە لەسەر بەنداوەکە وەستاوین ئەمە پێڵێن دام کرێ زواتە لوتکەی بەنداوەکەیە بڵێن سوتەمەنیەکەی ئاوەکەی و خۆشی بەرهەمی دێنێ و هیچ شتێک ناسووتێنین و هیچ کاربۆنێک ناسێتە ئاسمانەوە. لە میدیاکانەوە زۆر ڕەخناگرن. ئێمە سڵحمان کردو کاتی خۆی باسی مادیت کرد ساگەت بە شەکر بێ ئەوەندەی ئازارم هەیە لە شار باشێر لە قڕناخە و پژئاشان. دیمەنی ئێرە کەمێک سامناکە. ئەمەیان لە بەشی دەریاچەکەی ئەمەیان لە بەشی ڕووبارە. ڕێکارەمە بەرهەم نایەنرێ ئەو مشارانە ئەوەیە خۆنەوە فەلسەفەی من ئەوەیە بەڕاستی ئەو ئەبێ لەم وڵاتەیە بە لیتر حساب بکرێن نابێ بە مەترسێجا بە تەنکەر حساب بکرێن.